ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێت تۆفیقم لە خێم شەوی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر عراقچێتی لە پێناو وەرگرتنی پۆستدا. هەووان نزانین ئێستا لە بەغدا ئەوەی کە دەگوزارێت بە تەواوەتی مەشهەدەکە جیاوازە و ململانەیەشی توندی سیاسی و کێبڕکێیەشی توندی سیاسی لە نێوان سەرجەم لایەنە سیاسیەکان لە عێراق هەیە بۆ ئەوەی کە بەگشتی دوو بەرەی تەواوەتی دروست بووە لە عێراقدا. بەرەیەک تەواوی هەوڵەکانی چڕ کردوێتەوە لە پێناو ئەوەی کە ڕۆژی شەممە 26 مانگ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ساز کرێت بۆ هەڵبژاردننی سەرە کۆمار و هەروەها ڕاستپاردنی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆ دیاریکردنی سەرۆکوەزیران و پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی. بەرەی بەرامبەریش لە جەنگێکی توندی بێکۆتادایە لە پێناو کۆکردنەوەی زۆرترین دەنگ بۆ ئەوەی کە شکست بە دانیشتنی ڕۆژی شەمەی ئەنجومەنی نوێنەران بێنێت و نیسابی یاسایی تەواو نەکات، دوو لە سەرسەی پەرلەمانتاران نەتوانن لە ژوورەوەی هۆڵەکە بن. ئەم کێبڕکێ توندە عێراق بەکوێ دەگەێنێت؟ لایەنە سیاسیەکان تاوەکو ئێستا گەیشتوونەتە چ نەتیجەیەک؟ ئەوەی کە دەگوزارێت لە عێراقدا تەنها پێکێنانی ئەو هاوپەیمانێتی فراوانە بوو کە لە نێوان سەدر و پارتی و سونەکاندا کە ئیمزا کراوە. بەڵام لە بەرامبەریشدا چوارچێوەی هەمانگی و زۆرێک لە لایەنەکانی دیکە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەواوەتی ئەوانیش لە بەرامبەر ئەم بەرەی دیکە وەستاونەتەوە و لە هەوڵی ئەوەدان کە ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتارە سربەخۆکان کە زیاد لە 40 پەرلەمانتارن ئەمانەش بەلای خۆیاندا کەسب بکەن تاوەکو ژمارەیەشیان بچنە ئەو بەرەی کە دەیانەیە کۆبوونەوەی ڕۆژی شەمە ساز کرێت و ژمارەیەکی دیکەیان چن لای ئەو بەرەی کە دەیانەوە شکست بە کۆبوونەوەی ڕۆژی شەمە بێن. پۆستەکانی عێراق تا چەند گرنگە بەنسبەت پێکاتەکانەوە. ئەو پۆستانەی کە لە ئێستادا زۆرێک لە لایەنەکان ینی شەڕی لەسەر دەکەن لە ڕابردوو هەرخودی هەندێک لەو لایەنانە ینی دەیانویست بە تەواوەتی لە بەغدای فیدرال دوور بکەونەوە و زۆرێکیشیان هەوڵیان بۆ دەدا و مەبەستیان بوو کە ببنە دراوسێ و دۆستێکی باش لەگەڵ عێراقدا. شەڕی پۆست لە عێراق بە چۆمان دەگەێنێ؟ عێراقیەکان تەحمولیەوە دەکەن کە ڕەوشی وڵاتەکە ئابوو ئاراستەیەدا تێپەڕێت، وڵاتانی هەرێمایەتی تا چەند ئەوان سەیری دۆخەکە دەکەن. ئەگەر لە بەرژەوەندیان گوزەرا بێدەنگ دەبن و ئەگەر پێچەوانەکەی بوو چۆن تەداخل دەکەن و دەستێوەردان دەکەن. گفتوگۆکەین بە گشتی لە سەرم تەوەرانە و کۆمەڵی بابەتی گرنگتر پەیوەست بۆ دۆخی کێسا هەیە لە عێراقدا بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک تارق جەوهەر چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە شاری هەولێر لەگەڵمانە کاک تارستاوت لێبێ، هەروەها برای بەڕێزمە کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابیشە لە سۆدیۆکانمان لە شاری کەرکووک میوانێت. کاک شێرزاد جەنابیشت بەخێر بی، سوپاس دەکەم بە ڕوخسەتی بەڕێز لە کاک تارقەوە با دەست پێ بکەم. کاک تارق، ئەوەی کە بینین لە وێنە گشتەکەدا لە عێراق بەڕاستی دۆخێکی زۆر ئاڵۆز و تەمومژاوی و بەرکەوتنی تون و ئەوەی کە پێشبینی دەکرێت بەڕاستی یعنی زۆرێک لە چاودێرانەڵێن پێدەچێت ئەگەر ڕەوشەکە ئابم ئاراستەیە بڕوات لەوە چە زۆر جار پێکدادانی سەربازیشی بەدوادا بێت. خوێندنەوەتان بۆ ئەم دۆخە تەمومژاوی عێراق و پەیوەندی خراپی نێوان لایەنە سیاسیەکان بەگشتی چۆنە؟ فەرموو. سەرەتا شەو باش، زۆر سپاس بۆ جەنابێت و ڕێز و خۆشەویستیم بۆ نێران بەگشتی و ڕێز و سڵاو و خۆشەویستیم بە تایبەتی بۆ هاوکارم کاک شێرزادیان. هیوادارم بتوانین لەو ماوەیەدا شرۆڤەیەکی بابەتیانە بۆ هەلوبەرزەکەی ڕاستیدا دۆخی عێراق دۆخێکی ئاڵۆزە نەکرد ئەمڕۆ هەرخۆی لە تەکوینی دەوڵەتەکەیەوە لە 23 هەتاوەکو ئێستاکە بە ئاڵۆزی دروست بۆ بە ئاڵۆزیش پرۆسەکانی بەڕێوە دەچین. بۆیە ئەم پرۆسی ئێستاکە لە گۆڕێدایە بەتەکید وەکو جەنابتان پێشەکی باست کرد لە دوو بەرە پێکاتون دوو بەرەی سەرەکی، هەم ماڵی شیعەدا بەش بۆ بەسەر دوو بەرە، هەم ماڵی کوردی بەسەر دوو بەرە، هەم ماڵی سونەکان هەرچەندە ئێستاکە بۆ بەرژەوەندیی کاتی یەخراون بەڵام ڕەنگە کە بچنە ناوردەکاریەکان ئەوانیش کێشیان تێبێتەوە جارێکی دیکە. پرسیاری گرنگەوەیە ئایا ڕۆژی شەممە دانیشتنی پەرلەمان بەڕێوە دەچێت؟ ئایا سەرۆک کۆمار هەڵدەبژێرێ؟ ئایا نوێنەری کوتلەی فراوان یا کوتلەی زۆرینا
ڕادەسپێدرێ بە پێکەنانی کابینێ حکوومەت لە ماوەی مانجێکدا ئەم پرسیارە گرنگەکەیە من پێم وایە دانەوەکەی دوو ئەگەر لە خۆ دەگری ئەگەرێکیان ئەوەیە کە ڕەنگە ئەگەر هاتوو ئەو چەند سەعاتی ماوە لە بەردەم چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر بگەنە جۆرێک لە سازان و جۆرێک لە ڕێککەوتن ڕەنگە دانیشتەکەی 26 مانگ بەڕێوە بچیت بەڵام هەموو ئەگەرەکان باس لەوە دەکەن هەلومەرجەکان و هەڵوێستەکانی تا ئێستاش هەیە باس لەوە دەکرێت کە بە دوور دەبیندرێەوە سەختە لەم چەند سەعاتە ئەوەی لە 5 مانگی ڕابردوودا نەکراوە بە چەند سەعاتێک بتوان کۆتایی هەرچەند سیاست مستحیل نییە بەڵام بەنسبەت لایەنە کوردستانیەکان بەتاکید یەکێتی و پارتی دوو هێزی سەرەکیین لە پرۆسەکەدا دابەش بوون ئەوانیش وەکو ماڵیشیە بەسەر دوو بەرە خەتەری ئەوەی کە من دەیبینم خوێندنەوەم بۆ خەتەرەکە ئەوەیە مەسلەی حکوومەتی زۆرینەیە کامە هەڕەشەیە لەسەر دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان هەڕەشە لەسەر زۆرێک لە لایەنەکان کەوانی ژیانی ترسی پەرایۆزخستنیان هەیە بەڕاستی بەتاکید ببورن لە ڕاستیدا ئەم بابەتە پێویستی بە یەک هەڵوێستی کورد هەبوو چونکە چوونە ناو گەمەیەکی لەسەر بنەمای زۆرینە و کەمینە هەموو ئەو دەستکەوتانەی کورد کە بەدەستی هێناون لە دەستور جێگیری کردوون دەکەوتە بەردەم هەڕەشە و مەترسی چونکە بڕیارەکانی ئەنجومەنی کوردستانی داهاتوو ئەگەر هەوڵەکانی ئەو لایەنە سەرکەوتی یا سێ لایەنەکە سەرکەوتوو بن ئەو کاتی بڕیارەکان یاساکانی کە دەردەچن لەسەر بنەمای زۆرینە و کەمینە تەنانەت ئەنجومەنی وەزیران بڕیارەکانی کە دەیدا چاوەڕێی تەوافقی لایەنە کوردیەکە ناکات یا ڕازیبوونی لایەنە کوردیەکە ناکات بەرەوەی حکوومەتەکە لەسەر بنەمای زۆرینە و کەمینەیە ئەو کاتی کورد دەستی لە بنی هەمبارەکە دێتە دەرەوە من پێم وایە ئۆباڵی گەورە دەکەوێتە سەر ئەو لایەنەی کە بەو ئاقارەدا ڕۆیشتووە لە پێناوی دەستکەوتێکی حزبی هەموو دەستکەوتە دەستوریەکان و مافەکانی گەلی کوردستان بخاتە بەردەم مەترسیەوە لە بیریشمان نەچی تا ئێستا بەرچاوڕوونیەک نییە سیاسەتی ڕەوتی سەدر سیاسەتی ئەو هاوپەیمانە سێخۆڵیە بەرامبەر بە کەرکووک بەرامبەر بە پێشمەرگە بەرامبەر بە بەشە بودجێ هەرێم ئایا دەیجێڕنەوە بۆ ١٧ تاوەکو سەرژمێری دەکرێت ئەوانە ڕوون نین هەموو پرسە هەڵپەسێتەوەکە من پێم وانە حکوومەتەکەی کە دروست دەبی حکوومەتی سەدرە ناوی چونکە خۆمان دەزانین ئێستا کە سەدر لە خانەوادەی خۆی بەڕێزێکی هێناوە کە کوڕی کەسێکی دیار و خانەوادەیەکی دیاری بنەماڵی سەدر کاندیدە بۆ پۆستی سەرۆکوەزیر لەولایە دموکرات کەسێکی نزیک لە بنەماڵی خۆی کردووە بە کاندید بۆ سەرۆک کۆمار یعنی سەیرەکەی ئەم تەحالوفە سەرۆکوەزیران هێندەی چڕکردنەوە و بە دەرخستنی ڕۆڵی دوو بنەماڵەیە هێندە کار ناکە بۆ ئەوەی عێراقێکی تازە بینا بکە وەکو ئەو مژدەیە کە ئەوان بە خەڵکی دەدەن کاما ئینقازی عێراق ئینقازی چی ئەو هێزانێک کە ئێستا کە لەو ئینقازن هەر هەمیان بەشدار بوون لەو ماڵوێرانێک کە عێراق تێدایە لەسەر ساڵی ڕابردوو باشە ئەو ئینقازی لە شەو ڕۆژێکدا لا ئەو هێزانەی کە تۆمەتبارن بە فەساد تۆمەتبارن بە میلیشیا و دەرچوون لە یاسا و پێشێرکردنی یاسا گروپی چەکداری ئەمانە چۆن دەتوانن یاسا سەروەری دابین بکەن بەڕاستی معادلەکە قورسە مەسەلەکە تەنیا مەسلەی هاوپەیمانەتێکی ئیقلیمیە کە تورکیا وڵاتانی کەندا و هاوپەیمانەتێکی سێقۆڵیان لە نێوان کورد بەشێکی کورد و بەشێکی سونە و بەشێکی شیعەکان پێکەناوە بۆ ئەوی بتوانن عێراق بە ئارەزووی ئەو هاوپەیمانەتیەی تورکیا تا خەلیج تا کەنداو بەڕێوە بچێتن لە بەرامبەریشدا هاوپەیمانەتەکەی تێر دیارە ئێران پشتیوانی دەکات کە چوارچەوەی هەماهەنگی وا لەمەشدا بەرکەوتە هەیە بەریەک دەکەون و من پێم وایە دوجار هیچ هەوڵێک هیچ حکوومەتێک سەرکەوتو نابی ئەگەر هاتوو لایەنی چوارچەوەی هەماهەنگی ڕۆڵێکی کارە و کاریگەری لە پێکاتەی حکوومەتی داهاتوودان نەبێت بۆیە هەر لەو ڕوانگەیشەوە پێم وایە بەبێت تەوافقێک بەبێت سازان و ڕێککەوتنێک لە نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر بە تایبەتی مالیکی و سەدر بە دووری دەزانم نیسابی یاسایی تەواو نابێت دوو لە سەسەی ئەقدامان ناتوانن لە دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار ئامادە بن دەست خۆش کاک تارق دێم و خزمەت جەنابەت کاگێ شێرزاد سەمەد یانی وەکو کاک تارق ئاماژەی بۆدا ئەو هاوکێشەی کە ئێستا دەگوزارێت بەڕاستی هاوکێشەیەکی قورسە چکە یعنی تا عێراق هەرخۆی دابەژۆ بەسەر دوو بەرەدا بەرەکانیش لە دەرەوە ینی ئاراستە دەکرێن ینی زۆرێک لە وڵاتانی هێرێمایەتی
کاریگەریان هەیە بەسەر ئەم بەرانەوە. بەڵام قسەکە لەسەر کووردە، یعنی بۆ پرسیارەکەی من بۆ جەنابەت ئەوەیە کورد بەرژەوەندی لە چیایە کە دابەش بێ بەسەر ئەم دوو بەرێدا لە عراق؟ کورد بەرژەوەندی لە چیدایە کە بە تایبەتی لایەنێکی بچێتە بەرەیەکەوە لە بەرامبەر بەدەستێنانی هەندێک پۆست و هەندێک ئیمتیاز عێراق کار خۆی لە ڕابردوودا دژی ئەوە بوو کە ئێمە عێراقچێتی بکەین. بەڵام ئێستا تا لە بەرەیەکایە لە پێناو هەندێک پۆست و پلەدا، ینی بەشێک لە دەستکەوتە گرنگەکان یاخود دەتوانین بڵین زۆرێک لە دەستکەوتە گرنگەکان کە کورد لە ڕابردوو بە خوێن بەدەستێناوە، ینی بەڕاستی ئەم دەستکەوتانە دەخاتە مەترسیەوە. خوێنەوەتان چێ بۆ ئەم دۆخە؟ بەڵێ زۆر سپاس، ئێوارتان باش، سڵاو ڕێزم بۆ سەر جەمبینەران، بەتایبەت بۆ برای بەڕێز و خۆشویستم کاک تارق. من نامەوێ باسەکەمان درێژە بچێشێت و بابەتەکە قسەی یەکتری بڵینەوە. ئەوەی کاک تارق شیکردنەوەی جوانی بۆ کرد دەستخۆشی لە یەکەم ئەوە لەوە ناسێت، ینی ئەمەی کە ئێستا ڕوودەدا لە بۆ پێکێنانی ئەم حکوومەتەی کە ئایندە لە عێراقدا لە سەردەستی تحالفی تولاتی، ئەوەی کە پێکاتەیەکە لە وەکو وەسفێکی جوانی بۆ کرد لە نێوان چەند بنەماڵەیەکە و لە پێناوی سوڵتەی عێراقە، ینی بۆ بەهێزکردنی پێگەی سەدر بۆ پێگەی خۆی، بارزانی بۆ پێگەی خۆی و سونەکانش بە پشتیوانی و دەستێوەردانی دووەلی ئەقلیمی لە بابەتی قەتەر و تورکیا ئەوانە دەیانەوێت ئەوەی لە دەستیان چووە لە دۆخەدا بەم شێوە پشتیوانیە بەدەستی بهێنەوە. ینی ئەوەی کە دەگوزارێ ئێستا بە تەئکید لە بەرژەوەندی کوردان نییە و لە ڕوونتریش ئەوەی کە ئیتاری تەنسیقی چوارچێوەی هەمانجی شیعەکان کە ئەکسەریەتی ناو عێراقن لە ڕاستە کورسەکانیان کەمترە، بەڵام خاوەن هێز و دەسەڵات و ڕابردوویەکی دوور و درێژیان هەیە لە دەسەڵاتە و خاوەن پێگەیەکی بەهێزن لە شەقامی عێراقدا، گەرچی بەهۆی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە یان شێوازی هەڵبژاردنەکانەوە ئەم جارە نەیانتوانی ئەو ژمارانە بەدەست بێن و خۆشیان ئاماژەی پێکەن کە تەزویر و ئەوانش هەبووە هەر لەلایەن ئەو دەوڵەتانەی کە ئێستا پشتیوانن بۆ چوارچێوەی هەمانجی بە تەندروستی تر. بۆیە دەبینین نێوماڵی شیعە بە شێوەیەک ئێستا ئەقەلیەیەکی شیعە لە ناو ئەو پێکاتەیان لە ناو ئەو تەحالوفەیان کە 73 کورسی مقتدا سەدر بە تەنیا تعبیر لە ڕێی نێوماڵی شیعی ناکە و هەروەها 31 کورسی پارتی دیموکراتی کوردستان تعبیر لە ڕێی هەموو کورد ناکە. خۆتان نەزانن پۆستەکان بڵێن کورسیەکانی کورد بە هەموو بەیەکێتی و بە جوڵانەوەی نەوەنەوەوانی ترەوە زیاتر لە 60 کورسیە. بۆیە ئەو ژمارانە تعبیر لە ئەوەی کورد ناکەوە بۆ ئایندەی ئەگەر بتوانن حکوومەت تەشکیل بکەن یان پەرلەمان لە ناو پەرلەماندا بەو شێوەیە هەڵسوکەوت بکەن، دیارە زۆر بڕگە و بابەتی دەستوری هەیە ئەمان کە قسەی لەسەرەکەن لە بەرنامەکانیانە بە تایبەت مقتەدا سەدر و سونەکان زۆر قسە لەسەر تعدیلی دەستورەکەنەوە. ئەو بڕگە و بابەتە نەیکەوا پەیوەستە بە کورد پێم وانییە پارتی دیموکراتی کوردستان بتوانێت بە 30 کورسی و بەرگری لێ بکە لە ناو تەجەموعێکی عەرەبیە کە کاتێک ئیستحقاقی کورد دێتە پێشەوە عەرەب هیچ کاتێک سونە و شیعە لە نێوانیاندا نییە. بۆیە لێرەدا کورد زەرمەندی یەکەمە و ئەوەی ئێستا دەگوزەرەیەک من پێم وایە لەسەر ئەوە نییە پۆستێک لە بەغدا بۆ ئێمەیە بۆ ئێمە نیە یان سەرۆک وەزیران بۆ لایەنێکە یا بۆ لایەنێکی تر نییە. ئەوەیە کە کاتی خۆی کە دەستور نووسراوەتەوە لە عێراقدا یا ئەم عێراقە کە دروست کرا لە دوای ڕوخانی ڕژێمەوە سەر ئەساسی ئەو خوێندنەوەی کرا کە عێراق پێکاتەیەکە لە کورد و عەرب کورد و شیعە و سونە بە تەندروستتر. بۆیە ینی ئەمەی ئێستا ئیخلالی تەوازنە لە نێوان پێکاتەکانە، ینی و هەروەها مەبدەئی تەوافقیش لە عێراقدا ئەگەر پشتگوێ بخرێ و تەهمیش بکرێ زەرمەندی یەکەم کووردە. من سەیرم پێدێ کورد بۆ بەدەستهێنانیان لایەنی پارتی دیموکراتی کوردستان تەنها بۆ تێپەڕاندنی کاندیدەکەی بەو شێوەیە مزازەفە بە خۆی و بە کوردەوە ئەکا دەچێتە ناو چوارچێوەیەکی لەو شێوەیە و بەو شێوەیەش بەرەنگ لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوە و تێکدانی نێوماڵی کووردە تەبیعی لە دوای ئەنجامەکان هەرچیەک بێت نێوماڵی کورد ئەو ئۆقرەیە بەخۆیەوە نابینێ لە داهاتوودا. هەرێمی کوردستان
هەموو کەس ئەزانەیە کە دابش بوو بەسەر دوو زۆنی جیاوازدا بە ئەنجامی بەرکەوتەکانی نەتیجەی شەڕی ناوخۆ و هێشتا ئێمە نەمانتوانێت حکوومەتێکی نیشتیمانی تەندروست پێک بێنین چ جای ئەوە ئێستا ناکۆچی و دووبەرەکیەکان قوڵ بێتەوە لە نێوان دوو هێزی سیاسیدا هەموو کاتێ من ئاماژەم بۆ کردووە یا زۆربەی چاودێرانی سیاسی ئاماژەیان بۆ کردووە کە لە قوڵبوونەوەی تەنگژەکان لە نێوانێکێتی و پارتیدا زەرمەندی یەکەم خەڵکی کوردستانە هەر بەدەر لەوەش کاک شێرزاد ینی تۆ مەسەلەی ناوخۆ مەسەلەی دەرەکیێمە هەمیشە مەترسیشی گەورەمان لەسەر ینی هێرشەکانی ماوەی پێشووی ئێرانمان بینی بارانکردنی هەولێر ئێخۆ ئەمە جۆرێکی کە لە هەڕەشەیە کە لە داهاتووە ئەم هەڕەشانەوەکو لەسەر زاری بەرپرسانی وڵی تونترە بێ بەڕاستی کاک هاوڕێ هەموو معادلەکان زۆر زۆر مەترسیدارە بۆ ئایندەی گەلی کورد یەکەم تێکچوونی نێوماڵی کوردووەم بەگشت دەوڵەتێکی دراوسەی وەکو ئێرانە و تەحەیوزکردن بەلای تورکیا کە تورکیا ئایندەی خۆی ئایندەی بە شێوەیە کە ئێستا لەسەر دەستی ئەردۆغان معارزە لە ناو تورکیادا زۆرە و ئەو گروپانەی کە ئەمان یا وڵاتانەی ئەمان پشتیوانیان پێ کردو ئەمانە درێژە پێدەری سیاسەتی داعش بوون و دروستکەری داعش بوون. زۆر باشە کاگێ شێرزاد کێشەیەک هەیە لە دەنگدا تا چارەسەریەکە برادران دواتر دێمە خزمەت جەناب بۆی کە پەیامەکەت بگەێنی بە تەواوەتی بمبورە کاگێ تارق جەوەر ینی ئەمێ ئەوە بڵین ینی کاک شێرزاد ئاماژەی بۆدا ینی بۆ نمونە عێراق لە دوای ساڵی 2023ەوە لەسەر بناغەی تەوافۆق و هەروەها شەراکەتی ڕاستەقینە و پاراستنی تەوازنی نێوان پێکاتەکان دامەزراوە دوجار هەر یەشێک لەو پۆستانەی کە لە عێراقدایە پۆستە باڵەکان سەرە کۆمار سەرە گۆزیران ینی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە نێو خودی پێکاتەکانیشە جارێکی دیکە بەپێی تەوافق و تەوازنی نێوان ئەو پێکاتانەدا بەشکراوەتەوە ئێستا بۆ نەگەر کورد بە نمونە وەربگرین ئەگەر ئەو شەراکەت و تەوازنی لە نێوانێشێتی و پارتی هەیە بشکێنرێت و پارتی سووربوونی خۆی لەسەر بەدەستهێنانی پۆستی سەرە کۆمار بەو شێوازەی کە ئێستای بینین لە ساحەکەدا بە تەواوەتی بەرجەستە بکات توانین بڵین دەرەنجامەکان لە دوای ئەمە چیمان پێ ئەڵێن وەکوی کاک شێرزادوتی یەکەم خاڵ تێکدانی ئارامی و ئاسایش و ئۆخرەی نێوماڵی کووردە و دواتر چیکەی بە دوادا دێ بەڕاستی ینی کاک تارق بەڵێ پرسیارەکە زۆر لە جێخۆیتی لە ڕاستیدا من پێم وایە جیاوازیەکانی نێوان یا تێڕوانینی نێوان یەکێتی و پارتی تەنیا مەسەلەکە پەیوەست نییە بەسەر کۆمار بەڵکو دەتوانین ورتر لێ بکۆڵینەوەویش پەیوەندی بە ئیدارەدانی هەرێم هەیە بە شێوەیەکی خراپ ئەنی هەمومان دەزانین گەندەڵێکی زۆر هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە حکوومەت بەشدارە ناڵێم تەحملی مەسئولیاتەکە ناکە بەڵام بەشی زۆری تەحملی مەسئولیاتەکە لای ئەو هێزەیە کە زۆرینەیەکی لە حکوومەتەکە هەیە و پەرلەمانەکە قەراراتەکانی دەسەڵات و بە ئەهوایوی دەردەچێت ئەمە کاریگەری خۆی بە شێوەیەکی سلبی کردوتە سەر ئەوەی کە لایەنەکانی شەریک لە حکوومەتی هەرێمیش نەتوانن ڕۆڵ و پێگەی خۆیان ببینن یعنی بۆ نمونە پەرلەمانی کوردستان هەتا ئەگەر یەکێتی ڕۆژە یاسایەکی گرنگی شەبێ بێوێ لە بەرژەوەندی خەڵک بڕیاری لەسەر بدا بۆ نمونە هەڵوەشاندنەوەی پاشەکەوت ئەگەر پەرلەمانیش بێوێ ئیرادەیەک هەبێ لە ناو هێزە سیاسیەکان لەبەرەوەی هاوسەنجی هێز و کورسیەکان لە نێو پەرلەمان لەگەڵ دۆخەکە ناگونجێ ناتوانێت تەمریری کات بۆیە ئەمانە هۆکارن خراپ ئیدارەدانی هەرێم گەندەڵیەکان بابەتێکی ترە پێڕوانین بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی ئێرا هەرێمی کوردستان دەستوری هەرێمی کوردستان مامەڵەکردن لەگەڵ بەغدا ئەمانە خاڵی ناکۆکن یەکێک لەوانە کە من پێم وایە مەسەلەی سەرۆکایەتی کۆماری عێراقا جگەلەوەی ئێمە بە پێی شەراکەت و سێ بنەمای ئەساسی هەیە کە پارتی زۆر جار لە بیریان دەچێتەوە کە هەرێمی کوردستان لەسەر ئاشتی و ئارامی بەڕێوە چوو لە دوای 98 بە تایبەتی دوای یەکگرتنەوەی پەرلەمان لە 2002 و دوای پێکەنانی یەکەم کابینەی مشتەرەک لە 2005 ئەویش بنەماکانی شەراکەت تەوافق هاوسەنجی یعنی ئەو سێ بنەمایە هەر یەکێک لەو بنەمایانە فرامۆش بکرێ لە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتی ڕنگدانەوەی خراپی دەبێ لەسەر دۆخی هەرێمی کوردستان لەسەر ئەمن و ئاسایش لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزارەکان و لەسەر لاوازبوونی پێگەی کورد هەم لە ناوخۆ هەم لە بەغدا هەم لە دەروجیرە ئەمە واقع پێمان دەڵێ و تەجروبە سەرمان دوێت بۆیە لە بابەتی سەرۆکایەتی کۆماریش من پێم وایە زۆرێک لە عێراقیەکانی ژەستاکە دژی ئەوەن کە هێزێکی دیاری کراو هەرێمی کوردستانی پاوان کردووە هەموو جمگە سەرچەکان لە دەستی ئەودایە داوا دەکات جمگە سەرچەکانی سیادیشدا عێراق لە دەستی ئەودا یعنی کاک شێرزاد باسی ژمارەی کورسەکانی کرد من پێم وایە
ژمارەی کورسەکانی کورد 64 کورسێ تقریبا 19 یەکێتی و لایەنەکانی تریشی لەگەڵدایە یعنی سیویەکی پارتی دیموکراتی کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان لە چاو ئەو کورسیانەی کورد یعنی کەمتر لە 150 زیاتر لە 150 یعنی ئەوانن کە داوا ینی پارتی هەوڵ دەدا تەهمیش بکرێن لە پرۆسی سیاسی عێراقیدا ڕاستیانە خەتەرە کارەسا دەقەومێنێ لە داهاتوە بەڵێ ئەڵێ ئەمە خەتەرە ینی تۆ پەراوەستخستنی بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان ینی کارەساتی گەوری بەدوایە لە داهاتوو باسم کرد ڕێکەوتنەکەی سێقۆڵی دیاریکردنی مەرجەعە بۆ یەکتری پشتیوانیکردنە لەوەی کە مقتەدا سەدر بەرز مقتەدا سەدر مەرجەعی شیعەیە کە ئەمە گەورەترین کێشەی بۆ چوارچەوەی هەمانجی دروست کردووە وەوەی کردووە پرۆسەی سیاسی نەکەوێتە سەرسکەی خۆی چونکە مقتەدا سەدر زۆرینەی شیعەکان پێک نایێنێ و ژمارەیەکی دیاریکراوی باشی بەدەستێناوە ڕاستە بەڵام 88 کورسی لە چوارچەوەی هەماهەنگین سوننەکان کاک تارق بیرمان نەچێ ینی ژماری کورسی سەدر ڕاستە زیاترە بەڵام بە ژمارەی دەنگ چوارچەوەی هەمانگی دەنگیان زیاتر بەدەستێناوە لە چاو سەدرەکانە جیاوازێک لە نێوان چوارچەوەی مانجی و ڕۆتی سەدر تەیارێکی دیاریکراوە حزبی دەتوانین بێ بزوتنەوەیەک یا حزبێکی دیاریکراوە هەمیان یەک ئاراتەن یەک کەس کە قەراریدا ئەوانی تر دەرێن تەمان وەتاعەتەن وایە ئەو هێزانەی کە بەو ئاراستە و بۆ میکانیزمی شەکەن ئەمانە ئیمکانیاتی یەکگرتن و لێکنزیکردنەوەیان زیاترە ئەم هێزانە لە کوردستانی شانە بۆیە ئەوانیش لەگەڵ ئەوانە جۆرێک لە ڕێکەوتنیان هەیە لە ڕاستیدا بابەتەکە مەسەرەن دێی 88 کورسی بۆ شیعە لە چوارچەوەی هەمانجی دەتەوێت دووری بخەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و نەوەی نوێ و لایەنە ئیسلامیەکان 33 کورسیان هەیە ئەتوو حسابیان و ناکەی ئەوانە مەرجەعی کوردن پشکەکانی کورد لە پرۆسێ لە پۆستە سیادیەکان کە پێویست بوو هەموو لایەنە کوردیەکان تەوافقی لەسەر بکەن من لێرەوە دەڵێم نەک تەنیا یەکێتی و پارتی مەفروضە مادام استحقاقی کوردیە کۆدەنجەکی لیستە کوردستانیەکان هەبێ هەر 64 کورسی سەرداخوازی و داواکاریەکانی کوردێک بکەویت هەرچەندە یەکێتی هەوڵیدا لە ڕێکەوتنەکەی لەگەڵ پارتی لایەنەکانی تری کوردستانیش بخاتەنەوە ئەو چوارچێوەیە و ئەو جۆرە ڕێکەوتنە بەڵام بینیمان کە چون بۆ بەخا هەر یەکسەر دوای کەمتر لە 24 ساعت ئەوان لە ڕێکەوتنەکان لەگەڵ یەکێتی پەشیمان بوونەوە و ڕێگایەکیان جیاوازیان هەڵبژارد کە ڕێگای ڕێکەوتنامە و پەیماننامەی سێخۆڵی بوو لە نێوان سەدر و بەڕێز حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان کە ئەمە زەنجی مەترسیدارە بەڕاستی ناکرێ کەمینەکان ئەگەر بە شێوەیەکی دەتوانین قسە بکەین ئێستا هێزە کەمینەکان دەیانەوە خۆیان وان نیشان بدەن کە ئەوان زۆرینەن و ئەوان تەمسیل و نوێنەرایەتی زۆرینەی پێکاتەکانی کورد و شیعە دەکەن کە لە ڕاستیشدا وانە زۆرینەی کورد ئێستاکە لە دەرەوەی پرۆسی سیاسیە کە 33 کورسیان هەیە و هەروە زۆری 88 کورسیان هەیە تقریبا ئەوانیش بە چوارچەوەی هەمانجی لە دەرەوەی پرۆسەکان ینی هەوڵ دەدرێ پرۆسەیەک تەمریر بکرێ کە ئەوانی تێدا نەبن بۆیە من بە شەرعی دەبینم و بە مافێکی سروشتی دەبینم کە چوارچەوەی هەمانجی یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنەکانی تر هەوڵی پەخستنی دانیشتنی پەرلەمان دەدەن کە ناکرێت تۆ مجازەفە بکەی وەزی عێراق و عێراقی یەکێتی و لایەنەکانی تر پێوەی ماندێ بوونە ئەزمونێک دروست کراوە بیدێ دەست قەدەر ئەجندە و بەرنامەیەکی خارجی لە پشتی هەندێک هێزی سیاسی بێ لە عێراق تەطبیق کات و تاقیق کاتەوە عێراق یعنی چیتر نابێ وەکو تاقیگەیەک سیر بکرێ و بێ ئەزمونی تازەی لەسەر تاقیقەیەوە عێراق دیارە عێراقی مکەوناتە عێراقی تەوافق و شەراکەتە وەک چۆن لە دەستور تەکیدی لەسەرکرایتەوە و هەروەها عورفیش هەیە ئەو عورفانێک کە هەبووە پێشتر لە نێوان یەکێتی و پارتی ڕێکەوتن هەبووە پۆستە سیادیەکانی هەرێم تایبەتی سەرۆکی هەرێم بۆ پارتی مار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەتوو نابی برێی وەزنی یەکێتی بە کورسی هەڵبژاردنە یا وەزنی پارتی بە کورسی هەڵبژاردنە هەمومان دەزانین ئەوەی پەرامۆشی ئەو واقعە بکە کە واقعی هەرێمی کوردستان تا ئێستا کە دوو هێزی سەرەکی دوو زۆن دوو ئیدارە دوو سوپا دوو دارایی هەیە واقعاً هەیە بۆیە ناکرێت تۆ تەجاوزکەی برێ من بە کورسیەکان هەمومان دەزانین پرۆسی هەڵبژاردن هەرچەندە لە چاوجارەکانی پێش و پاشتر بێ بەڵام بێخەوش نەبوو بە دەلیلی ئەوەی دوو کورسی یەکێتی بە فروفێڵ لایەنێکی تر بردبووی بەڵام کۆمیسیۆن و دادگای فیدرالی ئەم حەقیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنجێڕایەوە کەواتە ئەگەر بە دوواداچوونی ورتر هەبووە و ئەگەر هەندێک لە لایەنەکانی تر
سکاڵای باشتریان تەقدیم کردبا ڕەنگە زۆرێک لە خەوشی تر لە پرۆسی هەڵبژاردنەکە لە هەریم کوردستان بە شارەکانی تریش دروست دەبوو ئەو کاتی هاوسەنگی زۆر باش ژمارەیەکانی بە شێوەیەشتر دەکردەوە. دەست خۆش کاک تارق دێم و خزمەت جەناب کاک شێرزادیانی زۆر جار لە ڕابردوو ینی هەر خودی ئەو لایەنی کە ئێستا ینی کاندیدی بۆ پۆستی سەرۆک کۆمار لە بەرامبەر کاندیدەکەی شێتی هەیە ینی لایەنەکانی دیکەی کوردستانی تۆمەتبارە کردبەوەی کە ئەوان شەڕی عراقچێتیەکەن ئەوان دەیانێ بگەڕێنەوە بۆ عراق ئەوان دەیانەوێ پەیوەندەکان لەگەڵ عراق باش بێ ئەوان دەیانەوێ ینی پۆست و کورسی لە عراق بەدەستبێنن بەڵام ئێستا ئەوە تا ئەبینین یانی خودی ئەو لایەنەیە خۆی لە بەغدا چ جۆرە شەڕ و ململانەیەک دەکات لە پێناو بەدەستێنانی ئەو پۆستە کە پۆستی سەرۆک کۆمار وەکو جەنابت و کاکتارقی ژاماژەتان پێدا بە پێی تەوافق و شەراکەت و ڕێکەوتن ئەم پۆستە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کووردە ئێوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جەناب وەکو کادرێکی یەکێتی ڕوئیای یەکێتی تاوەکو ئێستا بەرامبەر پۆستی سەرۆک کۆمار هەمان ئەو ڕوئیایی پێشووە و دەیەوێت ئەو پۆستە بەدەستبێنێ ئەگەر دەوێت بەدەستی بێنێ لە پێناو چییە؟ لە پێناو عراقچێتی یا پێناوی خزمەتکردنی خەڵکی کوردستان و ئەو مافەڕەوایانەیە کە هێشتا بەدی نهاتوو لە بەغدا. بۆ وەڵامی پرسیارەکە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستاش بە حەقی خۆی ئەزانێت ئەو پۆستە چونکە لە چەندین ساڵی ڕابردووە ئەو پۆستار بەدەست یەکێتیەوە بووە یان ڕوونتر بڵێن پۆستی کورسی سەرۆک کۆمار کە لە عێراقێکە کە سیستەمی پەرلەمانی و وزاری بەڕێوە بێدا ئەیبات بە پۆستی سەرۆک کۆمار هەمیشە تەشریفاتی بووە بەڵام لە سەردەمی خوا لێ خۆشبوو جەنابی مامجەلال ئەم پۆستە کارا کرا بە فعالیەت و توانە و قودرەتی جەنابی مامجەلالەوە وای لێ هات کە ئێستاکانە لایەنەکان چاویان لەسەر بێەوە بۆ ئەو مەسەلانەی تریش کە تاوانبارکردنی یەکێتی هەموو کاتێک لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە لە چەندین ساڵی ڕابردوودا لە سەردەمی ڕفراندۆم زیاتر دەهۆڵی ئەوە کوترا کە یەکێتی بەلای شیعەدایە و بەلای ئێرانایە و بەلای عێراقدایە و ئەوەیە هەوڵ بۆ بنیادنانی عێراق کە هەتا لە سەردەمی خوا لێ خۆشبوو جەنابی مامجەلال لە تاوانبارەکرا بۆی کەوا جەنابی مامجەلال ئەوەی لە هەوڵی یەخستن و ڕێخستنی نێوماڵی عێراقیەوەندە لە هەوڵی کوردستانە نییە ئەمە لە زیرەشی جەنابی مامجەلال و نازی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوو کە ئارامی و دۆخی عێراق ینی ئارامی هەموو عێراق بەگشتی چکە ئێمە تا ئێستا چۆن بیرکەینەوە چۆن بیر نەکەینەوە ئێمە وەکو هەرێمێکی سەر لەگەڵ عێراقا بە خۆمان بە ڕەزامەندی خۆمان بە سیستەمی فدرالی ڕازی بووینە دێنە بێتە سەر بابەتی تر کاک هاوڕێ ینی لە مەسەلەی کەرکووکە مەسەلەی کەرکووک ئەوان بەڕوون و ئاشکرا هەمیشە تەخوینی یەکێتی نیشتیمانی و خەڵکی یەکێتی بە سەرشۆڕدا ئەنێن لە کەرکووک ماوەتەوە یان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکەکە بە گشتی لێرە بە سەرشۆڕ ئەزانن بەڵام هەڵپەی دەسەڵاتەکەن لە بەغدا چ بۆ پۆستەکان چ بۆ تەحالفێکی یان کردو بە شێوەیەک لەگەڵ ئەو کەسانەی کە تا ئێستا سوورن لەسەر دابڕاندنی کەرکووک سوورن لەسەر غەدرکردن لە کەرکووک ئێمە هێڵی پەیوەندی و تەماسمان لەگەڵ بەشێکی زۆر لە سوورنەکانە هەر لە مووسڵەوە تا دەگاتە دیالاوان بە پێچەوانەوە چوونە لەگەڵ ئەو گروپە تونڕەوانە ئەو کەسایەتە تونڕەوانەیە تەحالفاتیان کردو و قسە زۆرە لەسەرەوەی کەوە ینی ئاڵوگۆڕێکیشیان لە نێوان پۆستی پارێزگاریش کرد بێ پۆستی پارێزگاریش جێبێڵن بۆوان مقابلیەوەی کە لە بەغدا ئەو دەسەڵاتانە بەدەست بێنن ئەمانە شاراوە نیە لای خەڵکی باشەوان ئەڵێن لەو ڕێکەوتن سێقۆڵیکەیە کاک شێرزاد ینی ئەڵێ خاڵی باشی تەیە بۆ کورد بە تایبەتی کەرکووک ئێوە وایە بینن سەرەتا باز لەوە کرا ئەو ڕێککەوتنەی کە کراوە لە 21 خاڵای دوای لە 13 خاڵە خۆیان ئاشکرا کرا پوختیان کردەوە لە هیچ شوێنێکی لەو خاڵانەیە مەسەلەی کورد و مافە دەستوریەکانی کورد و کەرکووک و کوردستانی بەی شێوەیەکتیانە بووە ئەنی ئەوە خۆیان ئەو بەیانیان ئەو ڕێککەوتنێ سێقۆڵەکەیان ئاشکرا کرد ئێمە خاڵی ناکۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای کە وەفدە مشتەرەکە چوو بۆ بەغدا جاری تر تاکیدمان لێ کردوێتەوە خاڵی ناکۆک لەسەرەوە لەو سێنزە خاڵەدا کە هیچ شتێک بۆ کوردی تیانە بوو نەک مەسەلەکە هێشتا ڕوون نەبوو ئەوان بە تەواوی کاندیدیان هەیە بۆ پۆستی سەرۆک کۆماریانیانە بۆیە بە حاڵەت تەرجمە لەوانە کراوە حاڵەتێکی تر نوویستم لەسەر ئەرقام قسە بکەین کە ئەمەی کە ئێستا لە بەغدا دەگوزارێ ئەم هاوپەیمانێ سێقۆڵیە کە خۆیان ناویان ناوە ئەغلبیەی نیشتیمانی یا زۆرینەی نیشتیمانی بە پێچەوانەوە ئەمە کەمینەی نیشتیمانین چۆن ئەگەر تەمەشا بکەی کۆی کورسیەکانی
شیعە لە عێراقدا 1970 کورسیە بەدەساتوە بە پەرتەوازەیی بەسەر کوتلەکانە دابش بۆ تەنها 73 لای سەدرا باقیەکەی کە 111 کورسی ترە بەشی 1970 لە لای ئیتاری تەنسیقی و ئەوانەی تریش سربەخۆکان بەدەستیان هێناوە گوتمان بەهۆی هەڵبژاردنەکانەوە ماڵی سوننا 80 کورسیان بەدەست هێناوە سێنزەیان بەلای ئیتاری تەنسیقی 67یان بەلای حەلبوسی و خەنجەرایە نێوماڵی کورد کە 64 کورسی و کاکتارق ڕوونتر ژمارەکەی دقیق کردەوە لە 64 کورسی 31 کورسی ئەمە کەمینەی سیاسیە کەمینەی نیشتیمانیە خۆیان بۆیان دەرکەوت کە کوتلەی ئەکبەر لە پێش نۆی دراسی ئەوەیان کردبوو کە کوتلەی ئەکبەر لە نێوماڵی شیعیدا ئیتاری تەنسیقی ئەتوانێت پێکی بێنێ بەوەی کەوا 88 کورسی هەیە بۆیە هەڵسان ئەم گەلە کۆمەیان تونتر کردەوە بۆ ئەوەی کەوا هەمزاڵ بن بەسەر ئیتاری تەنسیقی هەمزاڵ بن بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی ئەو دوو ئامانجەی کە کاکتارق بەڕوونی باسی کرد آخر هەم یەکێتی هەم ئیتاری تەنسیقی ئەو قوموڵەکان کە ئەمزاڵ بوونە هەبێ بەسەریاندا کاک شێرزاد تا چەند سعاتێکمان ماوە دەرکەوێت کە جەلسەی پەرلەمان ئەبەسترێ ئەو نیەتە تێ ئەپەڕەیە تێ ناپەڕێ بەڵام لایەزال یعنی لە دوای ئەگەر نەبەسرا قووەتی ئیتاری تەنسیقی و یەکێتی دەرەکەوێت بە دڵنیاییەوە جەلسە نابەسترێ من ئەم لێکدانەوەیە لێرە ئەیڵێم جەلسە نابەسترێت ناتوانن نیسابی 220ەکە تەواو بکەن ئەمەی کە ئێستا ئەم هەڵایەن ئەمە زانیاریە هەتە کاک شێرزادیا پێشبینی بەڕێستە لێکدانەوەیە بە کورتی 88 ئیتاری تەنسیقی کە هەیەی سێنزەی سونەکان کە مەحمود مەشهەدانی و ئەیار تامری ئەوانە سێنزن تا ئێستا سوورن لەسەرەوەی لەگەڵ کێشیان لەگەڵ خەنجەر و حەلبوسی و ئەوانە هەیە ناسنەنا ئەو هاوپەیمانەتەوە بە ئاشکرا دەنجی خۆیان بەرز کردوێتەوە ئەو 19 کورسیە یەکێتیە زیاتر لە خۆی 110 کەس نەسێتە ژوورەوە تعتیل دروستە بێ بەڵام تا ئێستا کاتێ ئێمە قساکەین نزیکەی 120 کەس هەیە کە تا ئێستا ناسنە ناو جەلسەکەوە و ئەوەی کە ئەوانە بەڵایەن شارێکی دەرونیە بەڵێ 130 ینی دەنگ ئەگەر نەچێتە ناو جەلسەکەەوە جەلسەکە فەشەل پێدێوایە 220 بەڵێ 329 پەرلەمان بەڵێ 110 نەچێتە ژوورەوە 110 نەچێتە ژوورەوە جەلسە عاتڵە بێت ناتوانێت جەلسەی بەپێ ئەو بڕیارەی دادگای فیدرالی ناتوان بۆیە ئەو ژمارەیە کەوا ئیتاری تەنسیقی کاری لەسەرەکە بۆی تعتیلی جەلسەکە بکە زۆر ئاسانترە وەک لەو ژمارەیە کە تەحالیفی تولاتی ئیشی لەسەرەکە 220 کۆکردنەوەی 220 زۆر قورسترە لە کۆکردنەوەی 110 ڕەنگە بە ئاسانی تا ئەم دقەیە ڕەنگە تعتیلەکە هەبێ و خۆشیان باشە زانن تەحالیفی تولاتی باشە زان بەڵام ئەم هەڵایەن دروست کردووە ئێستا بۆ فشارخستنە سەر تاکەکانە و ئیغرای مادی هەیە قەیس قەزعەلی لە بەرنامەیەکە ئاماژەی بەوە کرد بە $5 ملیۆن هەندێک پۆست کڕین و فرۆشتنی تیاکراوە باسی $5 ملیۆن باسی $5 ملیۆن کرێن نەک $9 ملیۆن ئەڵەن پاری زۆریش براوەتە بەغا 500 دەفتەر بەڵێ $9 ملیار من بە هەڵە ڕقەمەکە $9 ملیار باس کرالەوە ئەو ئەڵێ خۆم لە دەمی خۆیان بیستومە بۆ شوقە سیارە باڵەخانە ینی عەرزەکان زۆر مغریە وڵاتی هەرێمی بەڵێ وڵاتی ئەقلیمی هەیە دام پەرلەمانی وتووە گەر بچیتە ئەوە فڵان جۆرە سیارە فڵان جۆرە امتیازات فڵان جۆرە شقت پێ ئەدرێ بەڵام لایەزال یعنی چونکە ململانێکە لە نێوان دوو اتجاهی معاکس یا ڕوونتر بڵێن دەستێوەردانی ئەقلیمی ئێران لە تەرەفێک و تورکیا و قەتەر و ئەوانە لە تەرەفەکەی تر بڕوان ناکەم ینی ئەمە وەروە بە ئاسانی تێبپەڕێت ئەمە ئەگەر ئەو لایەنە بەو شێوەیە کار بکە لایەنی مقابلیش کەم نییە تا ئێستا ئێران ڕۆڵی ئێران هەر کەسێ نادیدە بیگرێ لە عێراقدا هەڵەیەکی سیاسی گەورەی کردووە دراوسەیەکە و ڕۆڵی ئێران لە وڵاتانی وەکو لیبیا وەکو یەمەن وەکو سووریا حیسابی بۆ کرێ بەرەنگاری بەهێزترین دەوڵەتی دنیای گرتوۆتەوە کە ئەمریکایە و تا ئێستا سیاستەکانی ناتوانێت تێپەڕێنێ لە وڵاتانەی باسم کرد سزای عێراق ینی ئەمە کورد پارتی دیموکراتی کوردستان ڕوونتر هەڵەیەکی گەورە و کوشندەی کردووە
زەرەرەکە یەکەم بەرخۆیەکە دووەم بەر هەموو گەلی کوردەکە. وڵای بەتەمەناکەین ینی بەڕاستی بەری عراقیەکان سەرکەوتوو بیا لەم جەنگەدا بەری عراقیەکانی ژاوڵاتیانی عراق نەوانی کە مەغدورن ئەوانەی کە ژیان و گوزارانیان تا ئێستا ئەم ساتی کێمە گفتوگوی تیاکەین ڕۆژ بە ڕۆژ بەرە و ینی نالەباری بەرەو سەختیە چێت ینی مەقەت ئاوت ناخوازیینە و جەنابیشت دڵنیام و کاکتارەقی بە زۆرێک لە دڵسۆزانی دیکە ئەم خاک و وڵاتەش ینی قەت ئاوت بۆ ناخوازن کە بەری وڵاتان سەرکەوتوو بێ لە عراقا چکە گەر ئەم بەرانە سەرکەوتوو بن دۆخی عراق هێندە قورسە بێت و هێندە بەرەو دواوە ڕاتەوە کە ئێمە ئاواتە خوازیین بۆی کە ئێستا هەمان بووە بۆی لە دەستی نەدین سوپاسم کاک شێزادێم و خزمەت جەنابەت کاک تارەق ینی کە ئەم هەموو عەرزە مغریە هەبێت لە بەغدا ئەم هەموو پارە و سیارە و هەروەها باڵەخانە و پۆستی وەزاری و پۆستی باڵا عرض کرابێ بۆوانی کە بێنە نێو جەلسەکەەوە لە داهاتوە گەر سەرکەوتوو بن بەڕای جەنابەت وە ئەو لێکدانەوەی کە کاک شێزادیش دەڵێت کۆبوونەوەی ڕۆژی شەممە ئەکرێت یان نا؟ دەڕاستیدا من بۆ خۆم پێم وایە زەحمەتە بکرێت چونکە هەموو ئەو چل زیاتر نزیکەی 50 پەرلەمانتاری سربەخۆ هەن هەندێکیان ڕەنگە خۆیان یەکلا کردبتەوە تا ئێستا بەبێ ئیمتیازاتیش لەبەرەوەی ڕەنگە قەناعەتیان وابێ کە ئەو بەرەیە باشترە لەو بەرەیان بە قەناعەتەوە بەڵام هەندێکیان هەیە ڕەنگە بۆ بازرگانی کردنبی بۆ کڕین و فرۆشتنی دەنگەکەی بێ ئەوە چاوی لەوەیە دەستکەوتێکی مادیشی هەبی لەبەر ڕۆشنایی ئەوەی ئێستا هەیە ئەگەر بە ژمارە قسە بکەین هەشتی چوارچەوەی هەمانجی 19 یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا 107 کورسی یعنی کەوا سێ دەنجی تریان دەوێت یعنی وەکو کاک نەوزاد ئاماژەی پێکرد کارکردن لەسەر کۆکردنەوەی 110 کەس زۆر ئاسانترە لەوەی کە کار لەسەر مسۆگەرکردنی 220 دەنگ بکەیت بۆیە بۆ بەرەی چوارچەوەی هەماهەنگی زۆر ئاسانە 4 5 6 هەتا 10 کەسیش بتوانێت لەوانە کەسب بکە ئەوجا ئایا بە ئیغراعاتی مادی بی ئایا بە پێی ئایدۆلۆژیا و فکر بی ئایا بە پێی بەرنامە بی بە پێی تێڕوانین بی ئەمانە گرنگە بەڵام ئەوەی زۆر گرنگە بۆ هێزە کوردیەکانە ئایا قبولیانە بستنە ژوورەوە دەنگ بە کاندیدێک بدەن کە هێزێکی سیاسی کوردستان لە کوردستانەوە هەموو دەستکەوتەکانی دەبینن کە نەهامەتیەکانی دەبینن بێپموچەیی دەبینن گەندەڵی و فەسادەکان دەبینن هۆکارەکان چی خەڵکێک دەنگ بە نوێنەرانە بدا بمن بە سەرۆک کۆمار ئایا دەستنە ژێرباری ئەوە یا دەبنە بەشێک لە تەواوکردنی جەلسەیەک بۆ تێپەڕاندنی کاندیدێکی دیاری کراو بەو شێوەیە ئەوە پرسیارێک گرنگەکەیە وەلایەنە عەرەبیەکانی عێراقیش بە شیعە و سونیانەوە ئەو پرسیارە زۆر ئاراستەی پەرلەمانتارە سربەخۆکان یا هێزە بچووکەکان دەکەن ئایا هەیە بەلاش خۆی بکۆشێ یا بەلاش بچێ حساب تەواو کا بەبێ ئەوەی بتوانێت ڕۆڵ و کاریگەریی هەبی لە پرۆسە سیاسەکەدا ڕاستە بەرز مقتەدا سەدر 2 ڕۆژە بە تویتەکانی هەوڵ دەدا ئیغراوم ینی سەرنجی هەندێک لە پەرلەمانتارانی سەربەخۆ بەلای خۆیدا ڕابکێشێ بۆی کە وعدیان پێدەدا وڵاتێکی نەزیه وڵاتێکی دوور لە گەندەڵیان بۆ دروست دەکاتن وڵاتێک کە عێراقی بیناکردنەوە دەبێت تا ڕادەیەک دەشێوی احراجیانکەوە بەرپرسیارەتیشی قورسیش بخاتە سەرشانیان ئەگەر مەبەستیان بێ بەشداری نەکەن لە جەلسەکە ینی خۆی ئاراستەکەی سەدرەوەیە دێشتا ئەگەر جەلسەکەش بکرێ ینی تێشپەڕی هەنگاوی یەکەم مەرز نییە ئەوانەی کە لە جەلسەی یەکەم بەشداری دەکەن لە جەولەی دووەم بەشداری بکەنەوە ڕەنگە هەندێک خۆی کاندیدی هەبێ بەشداری دەکا لەبەرەوەی کاندیدی هەیە هێزێکی سیاسی دیاری کراوە بۆ نمونەگەنەوەی نوێوە ڕەنگە لە جەولەی یەکەم بچێ بەشداری بکات بەڵام کە ئەگەر بە تەکید هیچ سەرۆکێک لە جەولەی یەکەم سەرکەوتو نابێت کە 220دا دەنگ بێنێ و بێت بەسەر کۆمار بۆیە جەولەی دووەم ینی حتمیە دەبێت جەولەی دووەم ببین ئێمە لە جەولەی دووەم مەرز نییە ئەوان بستە ژۆرێت لە جەولەی دووەم دوو کاندید دەمینێنەوە کە زۆرترین دەنجانیە ئێکەواتە ئەو بەنەوە کورسی کاندیدەکەی دەستە دەرێ لەگەڵ چەند کەسێکی تر بۆیە مەرز نییە ئەو کاتی پرسیار لە خۆی دەکات ئایا دەستە ژوورێ ئایا دەنگ بە کاندیدێک دەدا کە خۆی لەگەڵ ئەو پارتە سیاسی دیاری کراوە بۆ نمونە کۆمەڵێک کێشە و گرفتی هەیە کۆمەڵێک تومەت بۆ ئەو ئەزمونەی هەرێم کە دیارە هەژمونەکەی لەلایەن چلایەنێکی سیاسیەوە ئیدارە دەدرێت بۆیە ئەمانە پرسیارن تەبان شیعەکانیش ئەو پرسیار دەکەن سونەکانیش ئەو پرسیارە دەکەن بۆیە پرۆسەکە تۆزێک ئالۆزە بەڵام ئەوەی بەرچاوی ڕوونە ئەوەیە کە پەخستنی دانیشتەکە زۆر ئاسانترە لە بەڕێوەچوونی دانیشتەکە و هەڵبژاردننی پرۆسی باشە قسەکە ئەوەیە کاکتارە یعنی لە دوای
گریمان پەخستنی دانیشتەکە کە دانیشتەکە نەکرا دەرەنجامی پەخستنەکە چیمان پێڵێ عراقیەکان و لایەنە سیاسیەکان لە ماوەیەشی کورتی زەمەنیدا ئاگەنە ڕێکەوتن یا عراق بەرەوچۆگە وەکو دوا پرسیار بۆ بەڕێز من پێم وایە پێویستیمان بە تەفسیری دەستوری محکەمەی اتحادی دەبێتەوە ئایا چۆن تعامل بکرێت چونکە ئەم حاڵەتە پێشتر ڕووی نەداوە ڕاستە بە پێی دەستور و بە پێی قانونی هەڵبژاردننی ژەگە لە ماوەی دیاریکرا و ڕەنگە ئەو کاتی محکەمەی اتحادی تۆپەکە بخاتەوە نێو گۆڕەپانی پەرلەمان و داوا بکە بە پێی دەستور پەرلەمان خۆی حەل بکات و هیچ دەرفەتێک نامێنێت چونکە زیاد نزیکەی 6 مانگ تێدەپەڕێ و پرۆسی سیاسی ناتوانن ئەرچی خۆیان ڕاپەڕێن پەرلەمانتاران بۆیە زۆر ئاساییە ئەو کاتە داوا بکرێ هەڵبژاردنێکی تازە بکرێتەوە بۆیە من پێم وایە ئەگەرەکانی بەخستنی دانیشتەکە و مانەوەی دۆخەکە ڕەنگە تا 6 مانگی پیش بەو شێوەیە وارد بێ دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەوە ئەگەرێکی تۆزێک دوورترە لەوەی کە دۆخەکە بەو شێوەی ئێستا بنێتەوە جارێکی تر کە دانیساب تەواو نەبی بەڕێز مختەدا سەدر دەبی بە هاوپەیمانەتەکەی خۆی دابستەوە دەبی ئەو شەربەتە بخواتەوە ئەگەر هەرچەند پاڵیش بێ لەگەر چوارچەوەی هەمانجێ بگاتە ڕێکەوتن ئەگەر دەیەوێ حکوومەتێک پێک بێنی مەسەلەکار ئەوە نییە لەسەر سەرۆکوەزیرەکەی هەردوولار ڕێکن ڕاستە سەرۆکوەزیرەکە باگراوندێکی حزبی داوای هەیە و لە کوتلەکەی بەڕێز مالیکی بۆ پێشتر بەڵام ئەوە کافی نییە وردەکاریەکان کێشە دروستەکە پۆستێک بۆ ئەوە وەزارەتێکی سیادی بۆ ئەوە بۆ نمونە ئێستا باز دەکرێت بەڕێز مختەدا سەدر ئامادە نییە وەزارەتی ناوخۆ بدا بە هیچ دایانێکی دیکە مەسەرەن سونەکان ئامادە نین پۆستی وەزارەتی بەرگری عێراقی یا سوپا بدەن بە هیچ لایەنێک لە نێوان سونەکانیش کێشە لەسەر ئەوە هەیە کامیان هێزی سوپا وەردەگرێت کام خۆیە کە دەچینی ناو وردەکاریەکان کێشەکە هەم لە نێو ماڵی سونە دروست دەبێتەوە هەم لە نێو ماڵی شیعە ئەساسن وجودی هەیە بەڕێز سەدر دەیەوێت وەزارەتی ناوخۆ بگری بۆ ئەوەی گەمارۆ بخاتە سەر گروپە چەکدارەکانی کە نیاری خۆن لە ئەساسیشدا خۆی گروپی چەکداری هەیە لە دەرەوەی یاسا کار دەکەن ئایا ئەو بڕیاری داوە پێشتر کە گروپە چەکدارەکانی خۆی حل بکا و هەڵیان وەشێنێتەوە نەخێت بەڵکو ئەو دەیەوێت لە ڕێ وەزارەتی ناوخۆوە و شەرعیەتی زیاتر بەو گروپە چەکدارانەی خۆی بدا وەزارەتەکە بخاتە ژێر هەشت ئەمە گەورەترین گرفتە لە نێوان چوارچەوەی ئەمانجی ئێستاکە لەگەڵ ڕوتی سەدر کە ناکۆچی سەرەکی یەکێک لە ناکۆچە سەرچەکانە لێوانێت دەست خۆشکاگێ تارەکاگێ شێرزادیانی کە دۆخەکە ئەوها ئالۆز بێت ینی خۆ ئەگەر جەسەکەش پەچی بکەوێت دۆک و کاگێ تارق ئاماژەی پێدا ینی گرفتە قورسەکان دواترە وردەکاریەکان دواترە کەواتە ئاسان نییە ڕێخستنەوەی نێوماڵی عراقیەکان و هەروەها نێوماڵی شیعە و دوجار ینی ڕێکەوتن لەسەر دابشکردنی کێکەکە بە گشتی لە نێو عراقیەکانە دو سەرنج و پەیامەت لەم بارەوە ڕۆژی 26 مانگ دوو سبەی ڕۆژێکی حەسمە بێت لە بۆ کێشەکە من پێم وایە کە جەرەسی چوونە ژوورەوە لێ بدرێت و نیساب تەواو نەبێ تەجیل لەکرێ بۆ نیو سعات یا سعاتێک لەو کاتانەیە گفتوگۆی زیاتر کە هاوپەیمانی سێقۆڵی بزانێت کە بۆی تێناپەڕێ ئەو کاتە دێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئیتاری تەنسیقیە ئەمە قسەکردنی داواکاری ئیتاری تەنسیقیاڵە بەبێت تەوافق ئێمە ناسینە ژورەوە کە تەوافق کرا اتفاقات کرا لەسەر ئەو مەسەلانە ئەو کاتە نیساب تەواو بێت کە نیساب تەواو بوو ئیتر ئەوە عملیای تێپەڕاندنی سەرۆک کۆمار تێ ئەپەڕێ بەو بەپێی ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێ مەرجنی ئەو کاتە ڕێبەر ئەحمەد لەلایەن هاوپەیمانی سێقۆڵی و پشتیوانی لێ بکرێت ڕەنگە تۆپەکە فڕێدەنە نێوماڵی کوردی و هیچ هاوپەیمانیەک ئەعلانی ئەوە نەکا یا مولزەم نەبێ بەوەی کەوا پشتیوانی لە کام کاندیدەکە ئەوە نزیکە بینەوە لە سینناریۆ 2010 بە دڵنیاییەوە کاندیدەکەی یەکێتی و یەکێتی نیشتیمانی لە ساحەی عێراقیدا تا ئەم دەقەیە و بە مقابل لەگەڵ ڕێبەر ئەحمەدا مەقبولترە و سەرکەوتن بەدەستدێنێ ینی من وای ئەبینم ڕۆژی 26 مانگ کێشەکان حەسمە بێ و ئەو هەڵای ئێستا ئەوان دروستیان کردووە لەسەر ئەوەی کەوا پەرلەمان هەڵەوەشێتەوە و ئەو شتانە ئەوانە دوورە لە ڕاستیەوە تەنها فشارێکی دەرونیە بۆ سەرۆندان پەرلەمانانەی کە بە تاک کورسیەکانیان بەدەستێنەوە بۆی مەترسیەک و گوشارێک بخەنە سەریان بڵێن ئەگەر نێنە جەلسەوە ئەوە پەرلەمان هەڵەوەشێتەوە ئێوە جارێکی تر بێ بستنەوە بەردەم هەڵبژاردن ئەوە دوورە لە ڕاستیەوە محکەمەی اتحادی ئەوەشی حەسم کردووە و مەوزوعی نیسابەکە محکەمەی اتحادی حەسمی کردووە و عەقدی جەلسە تەنها بۆ یەک جاریشە بێ
ئەگەر ئەو یەکجارە عقدی جەلسە سەرکەوتوو نەبوون لە عقدی جەلسە بکەن و سەرۆکەمار تێپەڕێن جارێکتر بوویان نییە جەلسەیەکی تر بکەنەوە بۆ تێپەڕاندنی سەرۆکۆوار ئەبێ لە هەمان ڕۆژدا و لە هەمان کادایا تەوافق بکریا کۆتایی بە مەسلەی هەڵبژاردننی سەرۆکۆمار بێت و عێراقش هاوشێوەی ئەوەی کە لە لوبنان ڕوویدا چکە محکەمەی فیدرالی و دەستوری محکەمەی فیدرالی ڕێی ئەوەی داوە کە سەرۆکۆمار بە کاملی دەسەڵاتەکانیەوە ئەمێنێتەوە و ئەم ئەنجومەنی وەزیرانەی ئێستا بە سەرۆکاتی کازمی کاربڕێکەرە بێتە ئەو کاتەی کە ئەلانی کات و سات بۆ هەڵبژاردنێکی تر دیارەکرێت و عێراق قسێتەوە هەڵبژاردنێکی تر ئەوش ڕەنگە ساڵ زیاتر بخایێنێ. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لە میوانە بەڕزەکانم کاک شێرزاد سەمەد کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری کەرکووک لەگەڵ مابووی هەر سپاس بۆ برای ڕزمان کاک تارق جەوهەر چاودێری سیاسی کە لە ڕێگای سکایپ و لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مام سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێ بشەی پانۆراما پێشکەشکرا خواتان لەگەڵ